سڵاوتان لەبێ. سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم ڕایگەیاند ئەگەری زۆر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا بخرێت با پاسایەوەی کە کاتی پێویستیان لە بەردەمدانیە بۆ ئەنجامدانی. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کە ئەمڕۆ لاولێر سازی کرا عەلی قادر سەرۆکی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم ڕایگەیاند هەڵبژاردننی پارلەمانی کوردستان لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت، بەڵام بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کاتی پێویستیان لە بەردەمدانیە ئامادەکاری بۆ بکەن. دوای بڕیاری تەجمیدکردنی لەلایەن سەرکردایەتی حیزبەکەیەوە عارەز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند ئەو سوورە لەسەر وڵەسەکەی لە ڕاقنەگرتن لەبارەی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بارزانیەوە. عارەز عەبدوڵڵا ڕایگەیاند ئەوەی ئەو واوڕەکانی ڕەخنەیان لێگرتووە بۆ بەرژەوەندی گشتی بۆ و لە ناو و لە دەرەوەی یەکێتی دەستخۆشی زۆری لێکراوە لە سەرەوەی ڕێستەی. با پێچەوانەی هەندێک خوێندنەوە و لێدوان کە پێیان وابوو ڕەنگە بارزانی ئیمزا لەسەر پرۆژە یاسای درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتەکەی نەکات، بەڵام تەبێژی پارتی ڕاگەیاند دڵنیان بارزانی ئیمزای دەکات. تەبێژی پارتی بەیانارتی ڕاگەیاند ئەوان دڵنیان بارزانی پشتیوانی لە بڕیارەکەی پارلەمان دەکا و ئەگەر تێبینی شێبێت تەنیا تێبینی شقلیە نەک جەوەری، چونکە بەوتێ ئەو ناوڕۆکی هەردوو بڕیارەکەی پارلەمان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بەڕێوەبەرایەتی ئاسایشی قەزای زاخۆ ڕایگەیاند دەستیان بەسەر 2 ملیۆن دۆلاری ساختە داگرتووە کە لەلایەن کەسێکەوە لە شاری بەغداوە هێنراوە بۆ هەرێمی کوردستان و هەربەوتەی ئاسایشی زاخۆ تۆمەتباری سەرەکیە و پارە ساختەیەش دەستگیر کراوە. ئاسایشی زاخۆ ئاماژەی بۆ ئەوەش کردووە گومان دەکرێت تۆمەتبارەکە ئەو پارە ساختەی لە بانکە نێودەوڵەتیەکان دزی بێت و دەربازی سنووری عێراقی کردبێت. باپی نوێترین ڕێنمایی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لەمە و دوا پێشینی خانوبەرە نادرێت بەو کەسانەی تەمەنیان لە سەروی 60 ساڵیەوەیە و قستی دووەمی پێشینەکەش کاتێک دەدرێت خانووەکە تەواو کرابێ و هیچ کەم و کورتێکی نەمابێت. ڕێنمایەکە کە واژووی وەزیری دارایی حکوومەتی هەرێمی لەسەرە ئاماژەی بۆ کراوە لەمە و دوا پێشینی خانوبەرە بۆ گوندەکان تەنها بەو کەسانە دەدرێت کە باکردەیی دانیشتووی گوندەکانن. وحید جومەیلی پەرلەمانتاری لیستی عێراقی ڕایگەیاند پارلەمان سەرقاڵی تاوتۆکردنی هەڵەشاندنەوەی هێزەکانی سواتە بە ئەوەی ئەو پێشێلکاری و مامەڵە نامرۆیانەی کە دەرهەق با وڵاتیان گرتویانەتە بەر و پارلەمان بەنیازە مادەی 84 دەستور کارا بکات کە بۆ ڕێخستنی کاری هێزە ئەمریکانە. پارێزگاری بانکی ناوەندی تاکیدی کردەوە بانکەکەیان خاوەنی هێزێکی پێویستە کە دەتوانێت لە ڕێگەیەوە ڕووماڵی تەواوی بودجەی دەوڵەت لە ساڵی داهاتوودا بکات گەر خەرجیەکانیش زیاتر بن. عەبدولباست تووکی ڕایگەیاند هێزێکی بانکەکەیان لە زێر بە هۆی گۆڕانکاری بازاڕە جیهانیەکان کاریگەری نەبووە، هەر بۆیە پاڵپشتێکی گەورەی بەهای دیناری عێراقیە. سەرکردەیەکی هێزە چەکدارەکانی میسر بڕیاریدا سەرکردایەتی هێزە چەکدارەکانی میسر بڕیاریدا بە دوورخستنەوەی محەممەد مورسی لە سەرۆکاتی وڵات و سەرۆکی دادگای دەستوریش وەکو سەرۆکی نوێ سوێندی یاسایی خوارد و محەممەد مورسیش بڕیارەکەی بە کودەتای سەربازی ناوبرد. سەرۆکی هەڵبژێردراوی ئێران داوای لە دەسەڵاتدارانی وڵاتەکەی و پیاوانی ئاینی کرد دەستێوەردان لە ژیانی تایبەتی هاوڵاتیاندا کەم بکەنەوە و ڕەخنەی توندیشی لە ڕاگەیاندە حکومەکانی وڵاتەکەی گرت. حەسەن ڕۆحانی ڕایگەیاند ئێستا ئەوان پێویستیان بە حکوومەتێکی بەهێز و کۆمەڵگایەکی بەهێز هەیە و بوونی ئەو حکوومەتە بەهێزەش مانای دەستێوەردانی نییە لە هەموو کاروبارەکانی هاوڵاتیاندا یان کۆت و بەندخستنە سەریان. کوتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشادە.